تباشوارن هجا شباش جو واشنگتن جستجان دنگ امریکا ام به برنامه هلبجارتن 2016 تایبت biz آوایی زندی لگل بنه دوی برنامه ده موانن ما هبن چهار پنج آلین امریکا و هر وا هفکارن ما هبن لخالن گرینگن امریکا لگل ببن ام هبل بدن کو به هلبجارتن دیروکی به آوایی کی تایبت آوایی کی بالکش جواره پیشکش بکن دستری دائم دخوازن هر دو بربجارن سرکتی امریکی هیلاری کلینتون و دونالد ترامپ به بدن ناسین کرم به هر دو بربجارن ناس بکن کو چند دم جمرندین یک جوان و به سرکت 45 یا ولاتن یک کرتین امریکا هیلاری کلینتون که دیروکی دا مها 7 سالا بوری دم او بو یکم جن کو به بربجار سرکتی امریکا از بربجارکردنا و بو من بو سرکاتی امریکا قبول دکم. وی بری 8 سالان زیدی 18 میلیون دنگ ورگرتن لی براک اوباما زورا وی بر. دا اخفتنا خدا وی بحثا آستانگیین برانبری جنه کرن. وی گوت وکو بانک شوشیا. هرچند من نکاری خواه بگهینین آسته هری بلند دست حالاته لی به آلیکاریا و مکاری 18 میلیون درزا جه بکین. هیلاری کلینتون ده 69 سالن خدا گلک پارچه جوی بانشوشش کاندنه. لخواندنگه ها ویلسلی او سروکا کمالا کماریان بو و یکم خواندکار بو کو آخوی دوکرین خواندنگه دا سال 1969. لخواندنگه ها یل یا قانونه او بو دیمقراط و لور بیل کلینتون ناسی. هیلاری سال 1975 شو به بیل کلینتون کرد. دوی دمیدا بیل بو حاکم ولایت آرکنسا و ده سال 1908 دا که جوان چلسی جدایک بو. روزنامه وان ران فورنر جدست پیکی دا راپورت لسرجیانا هیلاری و بیل کلینتون چکرن. وی دزانی کو چه پلانک دور دریج بوان وکیا جود سیاست کیتی. وی جاوی خدانی سروی چنده. بیل کلینتون سال 1992 بو سروک امریکا. هیلاری رادم کلینتون رولا خانما یکم بریوبر و هر وسا چالاکین سیاسی کرن. وی پیشگیری مافن مروف و زاروکان کر و هر وسا شرج بو بیمه تندرستیه یا کو بسر نکد ده کنگرس ایدا کر. پرسکریکا اخلاقی بو ناکوکیه که مازن جبو کلینتون. چیروکن لسر پیوندیا سکسی دناف برا بیل کلینتون و مونیکا لوینسکی بو پرسکریکا که مازن و هش جواکا نو نرانیا امریکا دنگ بدن لسر ویه که کو کلینتون ببه برپرسه وی شاشتیا مازن. سیناتوران بیل و هیلاری کلینتون جوا کولینان آزاد کرن و کلینتون گناهکار در نکد. لی ستیون وین جخواندنگه ها جورج تاون دبیجه کو خلکی گمان هبو لسر کلینتون. هندک کس هنه ایگو باوری بوی ناکن. ده سال 2001 دا هیلاری کلینتون بو یکم خانما یکم کو به سیناتور لولایت نیویورک. وی دنگ خدا بو شرع عراق سال 2003 و هر وسا چاکسازیا پنابران سال 2007. ما رفورمکا کجبری پیدویه کو ریا هملاتی بوا بده. سروک اوباما هیلاری کره وزیر درو امریکا و سردان 112 ولاتان کرد. اف بو جماره هری بلند یا ولاتان کو دیپلماتن امریکا سردان کرن. لی کلینتون سال 2012 گلک رخنه دیتن. دم ایریش لسربنگه ها دیپلمات لبنغازی لیبیا هاد نکرن او ده انجام دا بالیوز امریکی هاد کشتن. او دو جاران برانبری کنگرس لسر ایریش سوین خوار. دهل بجارتنن وی ساله دا هفرکیوی دانالد ترامپ کوماریه یکو چه جاری ده سیاست دا کار نکریه. لجارکادن هیلاری برانبری پرسکریکه که مازن دسکنه. به سال 2015 دا هات زانین کو کلینتون ایمیلات تایبت بکار آنیه و آگاهی تایبت ین حکومت بکار آنینه. FBI ناوی وزالال کرو او نهات تاوان کرن. چه دادپارزه که راز کار لسروی دوزه ناکد. لیده روزان بری هل بجارتنان بریوه بری FBI جیمز کومی ایمیل نوین هیلاری دیتن. هر دو بر بجاران شروع لسروی یکی هبون. ارجو وطريتي حطنها شرمزارية هري مازنه. چه دوز لورنینن؟ لی پرسکریکا ایمیلان بو آستنگین هری مازن جبو گهشتناوی کو او ببه یکم سروکا جنیا امریکا. تماشاوارن دلال نهاجی ام بربجار کوماری دونالد ترامپ ناس بکن کو تیوی گلک بربجارن همبر بی ابو سرکت کو بربجاری پارتیو خا دست بخ.
ji destpêka destnîşankirina berbijêrê Partiya Komarî ya Neasayî bo hilbijartina serokatiya Amerîka di hizêrana Aborî de kardarê got tu carîkarê siyasetê nekirbû ragihand got ew dixwaze bibe serokê Amerîka. Ez bi fermî xwe berbijار dikim bû serokatiya Amerîka û ez wê careka dî mezinahiya vî welatî vegerîn me ve. Di dema ragihandina berbijartiyê de Trumpê di nav malbata xwe de diyar bû di avahiya xwe de ya got navê xwe lê kiriye ku beşekê mezin ji ked û xebata Donald J. Trumpê diyar dide. Li Queensê li New Yorkê di malbateke zengîn de ji dayîk bû. Bavê Fred Trumpê firoşkarê avahiyan roleke serekî û bandoreke mezin di jiyana wî de lîst. Bavê wî gelekî desthilatdar bû, birêvebirekî gelekî bi daxwaz û dijwar bû. Bêguman Donald karakter û kesayetiya xwe ji wî wergirtiye. Xwendina wî di dîbistana navdar Wharton ya darayî û karê wî di kampanya bavê wî de ya avakirina avahiyan de li Queens û Brooklynê hiştgo bi gaveke mezin ew derbasî jiyana Manhattan bibe. Trumpê di sala 1971 de kampanya bavê xwe birêvebir. Got ew rastî kêşeyên dadweriyê bû. Ji ber got kampanya wî biryarên nijadperestî di karê xwe de bikartanîn. Ew gilî wê careke din bê pêşiyariya wî di helmetê hilbijartinê de. Ew rastî rexneyan hate ji ber helwesta wî di derbarî penaberê Meksîkê de. Ew mixederata tînin, ew tawanan bixuratînin, ew destdirêjiya seksî dikin. û ol. Donald J. Trump is calling for a total and complete shutdown. Donald Trump daxwaza rêgiriya yekcarî li hatina misilmanan bû Amerîka diket, heta nûnerên welatî bizanin ka çi çê dibe. Karên wî yê di destpêkê de û serkeftinên wî yê mezin û avakirina wî avahiya Trumpê ya balkêş hiştin got zîrekbûna wî jî hatîbûna wî bê berçavê mîdya û ewana wê rolekê bilîzin di kampên wî yê hilbijartinê de. کارسازی li New Yorkê pêdivî bi kesekê bihêz û xebatkar heye. Donald Trump karsazekî rasînê New York e. Herwisa jî têkçûnên mezin dê kazînoya wî de ya got têkçû û qelaş bû û ziyaneke aborî da ser jiyana wî ya kesayetî de ew dema got Amerîka di zor û zehmetiyan re derbas dibû. New York is it's the biggest market. Dematê serpirsa karsazî û milk û xaniyan li Amerîka wî çaxê New York mezintirîn bazar tê. Donald Trump karsazekî di asta navîn dabû. Gelek kes wiha difikirin ku ew kesekî serkeftî normal e. Bi sê carên zewacê re û di berdanên gelemperî û pênc zarokên yên got bi rolên di hilmetên wî yên helbijartinê de jiyana wî ya kesayetî balê dikişîne wekû karî wî. Careke din bûyereke taybet tê di jiyana wî ya taybet de derket holê di dîbeta da wî de. Got tomareke dengî bi dengî wî hate belavkirin li ser destdirêjaya seksî lê dijî jinan. Got wî ev tişta mandel kir. Ev gazintê têne kirin bi yekcarî şaşin. Donald careke din ji tengaviya derket û derket berçavan. Di sala 2000 de wekû kardarekî bala xelkê kişand di bernama xwe ya televîzyonê de ya bi navê şagirtên kar. Donald bû dengekî siyasî di dema got wî ragihand got Serok Obama ne li Amerîka ji dayîk bûye. Wî careke din ew tişmandel kir di hilmetên xwe de. Hillary Clinton û kampêna wê ya sala 2008 bi şaştî dest pê kir û min dawî pê înat. Trump karî bi zora 16 kandîdê komarî bibe dê pêşbeziya serokatiyê de. Bê dengvedaneke berçavê di navê dengdanerên Emerîkî de. Ew xembariya mezin ku demeke dirêj hebû ji xwe re karanî. û sûdwergirtina ji rewşa sîstema siyasî ya aloz e. Ez ditirsim firtûfêl bikevne hilbijartinan da. Trumpê bi ser navê xwe yê mezin wekû kardarekî wî navekî din li xwezê dekir bi navê siyasetvanê gelîrî. Ez il gel tema û dêbûte şerî bikim wez dêbûte serkevim. Tebeşevarên delal nahajê mewanekî me heja li gel me li stüdyo deng Amerîka amade ye biraz kanî xulam rêvebir tora agadariya Amerîkî Kurdî Aiken ku 36 sal li Amerîka û nêzik ve hilbijartinên Amerîkî dişopîne biraz xulam tu bi xeratî bername taybetî deng Amerîka. Wekî min got 36 sal tu li Amerîkayê û tu gelek hilbijartin şopandine. Tu serî de hilbijartinên berê û aniha te çi fark dîtine çi ye ev taybetmenî de van hilbijartinên aniha. وی هەڵبژارتنا gelek tûje gelek qirêjî ket ziman Hillary Clinton û Donald Trump wisa destê hevdû jî neçûn desta hevdû jî wexta nîqaşa wan çêbû. Tansiyona Amerîkayê zêde ye, tansiyona siyaseta rojhelata navî de zêde ye. Dinyayê da zêde ye. Van tişta hene. Yani helbijartinekî
گرنگ بو هناك خم هناك اف جدابرين هي اف زمان تون كوتشيبويه پشت هلبجارتين جي هندا نابه اوایه کی هند درج بردوام تجي و خمه دبینی اگر تالیا هلبجارتنی 51 به از باورم اوی توجیتی دوام بکه لی 54 و 46 به 53 و 47 به و وقتی ریخستنی امریکا او کن خورتن اوی دونالد ترامپ آموش به اوی پروبلم در نخن باشه نها ام هرن ناشفيل تنسي كجباك هرن مزينيا كردال لبدريه تماشيوالم دلال ميوانك ما الدنيا هجا هي دكتور كرمانج جوندي ما مستيج تنس ستيت زانينغا تنس ستيت يونيفرسيتي نزيك 15000 كتل في باجاره ديجين دكتور كرمانج الجلميه برز جوندي شاب باش باش كبروس ميوانا ما كان خلام جي اما دس برنامج كر باكيتك ما جابوك هردو بربجار من ناس كرن كردن ناشفيل کردستان بچوک ته گوتن به هون بچه آوایی پیشوازی و هلبجارت ردکن لسیل دخوازی چی بیجی مرا اجت تماشاوار مرا لباره کرد ناشویل وکی خلق امریکی و بتایبتی آوانی دنگی دادن او بربابن کول ویر مزن بوینا او بخوا شارزای سیاست امریکینا هندک جوان دموکراتن هندک جوان کومارینا ودوی خطی باوریا من دنگ خداینا روکو وقتی از شو من دنگ دا هندک جنت کرده لویری بون لخطی راوستا بون دنگ خو بدن دیتنا من دنگ دانی کرده لگل دنگ دانی گشتی خلق امریکای فرق که وسانینا باشه تایبتی هرک بلبجار به اشکری دما گوتی بجار دا نقاش دا بحث کرده کربون او داخلانی وان باندورek لسر ام بیجین میلا کردن نشویل کرنه yani biçi avayı taybet siyasete der ve murab binere perspektifa kurda da neşvil çite gotun çabat editin از بهجم بشه که گشتی کردال هر جایی که دنگ بدن برای خود دادن و کاندیدای کو پتر سر کرده باغ بیتن یا میلی هاری کاری کرده ها بیتن لی او کاندیدی کو راستی کردار دویا در بچن ایک جوان مخابن در نشون لوانا راند پال بو کو گوت از کردستان که سر بخو بدم کرده مخابن او چه نبو پشتیوی جب بوش با عینی تشت هلوستک قوی هاو سر مسئله کرده لیدیتنا من موضوع کرده کتیتنا و سیاست استراتیجی خارجی امریکای ده روشهلاتا ناوین چه هیلری بد چه ترامپ دیتنا من نشیتن کرده لباشی بندست سوریه و باشی بندست عراقی پشتگوی بخاطر دکتر امی لگل تبن از دخواستم لگل میوانی بیشی پرسکم توجی باور دیکی که دمن پیشته کرد در سیاست امریکی دا ببین اکتوره که حتی نهاده پرسپکتیفا مثلا ترور در ترکیه یانجی دیجی صدام پکاتین دوی چرچفه ده بو لیده سران دوی دکتر جی باسکر تایبتی شیرین دیجی تندریان داعش و گروبین وگدن تو دبینی که کرد جی ببین اکتور انا قیمتا کرده امریکای زیاده بویه جبو کو داعش ایدیش امریکای دکه جبو کو داعش سری امریکا جد که قیمتا کرده زیاده کریه باید تشتکی باشه باید تشتکی گرنگه لترکیه وضعیت نه اوقاس رنده حکومت امریکا هیچ دویجه از پشکرتیا حکومت ترکیه دکم لی روجلات ناویدا گوهربونه که مزن هیه تاثیر ویه به لسر هر جیه به مرب نزانه یعنی حالی حاضر مرب تشتکو مرب زانه تانسیون زده یه بله نهایش اما برخو بدن باجر نیویورک دکتر کمال سلیمان هی جماموسته جزانینگه کلمبیا پسپور کاربران روجات نابین دکتر سلیمان شب باش شەوباش سڵاو بۆ ئێوە بۆ دۆستانی بەڕێز بۆ بینەرانی ئێوە gelek spas نیویورک ve be bajareke girêng ji ber ku navendên her du berbijaran levî bajarî ne em belku axaftine serkeftine li New-Yorkê temaşe bikin tu jî nêzik vedî şopînî çi ye çavderîn te çine li ser van hilbijartinan em li gel xulan ve bandorên siyasetên nû da axivin yani hinek rexne hene bank hene ji rêveberiya Amerîka êdî wext hatiye ku siyaseteke ser Kurda biafirîne tu çawa dibînî بەڕاستی ئەمن تۆزێک
کەمتر گەشت بینم لەو برادرانەی پێشتر قسان کرام لە دکتۆر گوندی و هەم لە کانی ئەمن پێم وایە ئێستاش لەگەڵدا بێ هەڵسوکەوتی ببوورە من بە کرمانجی بۆ باشی ناتوانم قسە بکەم ئەمن پێم وایە ئێستاش لەگەڵدا بێ هەڵسوکەوتی ئەمریکای لەگەڵ کوردیەک هەڵسوکەوتی ئینسترومنتاڵە چه هێلری چه ئۆباما چه دانەڵد ترامپ هەریەک لەوانە هەڵسوکەوتیان لەگەڵ کوردەوەی کە چەندە دەتوانن کورد بەکاری ئەمریکای بێ و حتا وەختێک دانەڵد ترامپ یا هێلری کلنتنیش لەسەر کورد قسەیان کردووە هەمیشە لەوەی کە کورد دەبێ بەکار بهێندرێ باسییان کردووە و وێ دەچی کە ڕاستیەوەی کە دقیقاً چۆن دەبێ و چەندە دەگۆڕێ بەتایبەت سەبارەت بە مەسلەی ترامپی ئەمە بە ئاسانی نازانین چۆن دەبێت چونکە ترامپ ئینسانێکی چاوەڕوان نەکراوە بەڵام ئەوەی کە دیارە ئەو زۆرتر ئەهلی گۆشیگیری و ئایسۆلیشنیزم و شتی ئاوایە بەڵام تاوجێ کە دەگەڕێتەوە سەر هیلری کلنتۆنی هیلری کلنتۆن بە شێوەیەکی سنەتی و ترادیشنال لەو حکوومەتانەی ناوچەی چ لەوانەی دەوروبەری خەلیج و کەندا و ئەوانە و چ لەگەڵ تورکیای نزیک بووە ئەو شتەیە تا چەندە دەگۆڕێ بەڕاستی زانینی زۆر زۆر سەختە بەڵام تەنیا دەگەڕێتەوە سەرە و قەزیە کە تا ئێستا کە ئەردوانی کە ببوورە ئۆباماش بەو شێوەی جوابی حکوومەتی تورکی نەداوەتەوە تا حدودێک لایەنگری کردووە لە چاوەڕوان نەکراوی ئەردوانی و لەوەی کە ئەردوان دەتوانێت چی شێشێکی ساسکە ئەوە بووە نەک لە دڵسۆزیوان بە مەسلەی کوردیا ئەوەی کە بە شێوەیەکی مثبت و ئیجابی بڕوان نەقەزی کوردی و پشتیوانی ماف و حەق و حقوقی کورد بن تماشابانان هجد دوی هلبجارتری ده دورا 120 میلیون امریکی دنگ خو ددن دنگ خو کارتینن او حتی دمه که دن سروک یانج سروکا چلو پنجان یا ویلاتی هلبجارن پنجی ایالتن و ولایتن امریکی ده هلبجارتن هنا او الکترال کالج یعنی دسته بریارداران بریارد ددن کس و سروکی هلبجارن تبی کو لقلك ولاتن جهانه ابن نسبة دنگان سلوكتر بجارتن امريكا نبي اوايا بربجارك دكاره برانيا دنگا بستينه لا داويه ده برياره دستيا بريارداران الكترال كولج جرينجا و اب هجماره پدويجي 270 بگشتي 538 دنگدار هنا 270 يعني يك جي نيفي برتر كي خو پیشي بگيده و هجماره او بربجار دبه سروک امریکا برز خلام اف سیستمی که به هم پی امریکی دخوازی چی بیجی یعنی گله کس تایبتی در و نه حسانه باوان کو فهم بکن و سیستمی سروک سیستمی دخوازی چی بیجی وی سیستم اصلی خوش یونان تی وقتا جیمز مادیسون دستور امریکای پیکانی پلیتو خونده بو افلاطون خونده بو اینجا افلاطون دبیجه کارکر و اکو شر دکن و سروک هر سه گره به هورا ببین پیشداری دولت بکن مادیسون جیگو و وقتی لازمه ایکو حاکم نه حاکم امریکایی و ایکو اوی دادن پارلمان کنگره و دیرک ایکو اوی بدن سروک گو برا وان هر سه برا او ببه یعنی دولت پیشوا بدن مثلا الکترال کالجی نخواسته برای نخواستن که دماغوگ ببین سروک امروزن انسان هیا امروزه از کالیفرنیا در نفوذ زده نیویورک در نفوذ زده از دوی پیشوا بکویم از لزوم نکه قهرم نورت داکوتا از نهرم امروزن آیوا جبو وی ساکرین کو برای الکترال کالج چه بکو برا پیشیا دماغوگا بگیرتن. جبر وی کی کو دستراتو دا نیویورک جی وایومینگ جی خودان همان دسترات هر دوجی دور کرسین. راسته. تماشابان مهجا اما نهاجی هرن ایالت فلوریدا یک جی گرینگترین ولایت ده هلبجارتری ده چونکه سوینگ ستیت یعنی گوهرین باره ده هلبجارتری امریکا ده گلک ایالت رنگ وان دیاره شینه یان سورا دیاره لهنک نزدیکی 12 ایالت هنه ده هلبجارتری ده کو او ایالت چارنوس هلبجارتنا دیار بکن
جوان جی یک جی فلوریدایه اولور جی موالک مهیه دکتر رمزی شکر ماموسته امبر ریدل فلوریدا کو او جی برنامه دبلومت بگه دکتر شکر سلاورس گلک سپاس فلوریدا وکمه گوت کلیدا هلبجاتنا بلکو دست خود دگره گلک گرینگه تو دیکاره چی لگل مپار بکه تو فلوریدا دیجی باش دشوپینی لفلوريدا گر کسان امریکی شرط به سوینگ ستی او ایالتی که گلک انسان تدا پرن الکترال ووت تدا پره جبر ویاجی دموگرافیا و جارنات گوهرتن دپرانیه دا دموگرافیا کنسرواتیو و دالی ریپابلیکن نداره لی هنک دمشی لالیه نزدیک دموکراته هنک باجر بالی دموکرات نرانه هنک باجر جی بالی ریپابلیکن را دستکنن نجارنا مروف نزانه بکی جالی دهاره دمگو آلگور و جورج بوش لدیجی هفدو بون نامزد و چاقه دا که ادبیجم ده بیراوه و چاقه دا مروف نزانه بکی جالی دا بچوایا چند جارا دیسه هل بجارتن و دورا دادگه کتناو و به او دادگه به بریار دادگه او پرسیار آنین داوی و دمه دا براستی از نزانم بکی جانالی دا هره هنک کست بیشن و بالی دموکراتان را هره بالی هیلاری کلینتون را هره هنک کست بیشن و بالی ترامپ را هره نها افتنه پرسیار فلوریدا یا اویال هر ایالتی تشتک بسا هیا که دوان هل بجارتنان دا تشتکی نه چه بو اویا بره تن نبو بره نامزد قال هفدو دکرن تشتکی ایکن ایدن بره دکتر بود درد خستن حتی که کاربون لیدوی جاره تشتکی جدا درکت که اویا که اولتی سیبر درکت سایبر سیکیوریتی الکترونیک پیامن کلینتون ادم پارتیا دموکرات کی که تبو ناو مرو نزانه هنک تبیشن روس بو هنک تبیشن آلیه دبون گلک تشوان پیامان درکتن نزانم و چقاس گهداری دکر پیامن کولین پاول درکتن پیامن ارگه شیرت لپارتیه دکن درکتن پیامن کلینتون درکتن واناجی گلک کس ادبیشم هنک کس بلکی نگلک لی هنک کس بالیه ددا شاندن شه لیتراتورا ویدر ورده شیر ادبیشن سایکولوژیکل وارفیر اویا حربا پسیکولوژیک بالیه تکنولوژی سیبره را بالیه هکینگ را درخواستن ادبیم گله کس جویکی لی خوانده بن یعنی جی دی سی لیگ آنجی گوک صفر 2.0 صفر دورده بلکی خوانده بن بله دکتر تلقال مبا امن ها هرن باجر ارلینگتون ویرجینیا هفکار ما یحیی برزنجی لبدریه زندی بمریا نابندک دنگدانه یحیی تو چی بینی باور دکم هدی بر بداویا دنگدانه امتن دمجبر هفت ویرجینیا داوید بر تو چی بینی تو دیکار چی مرا راگیلی بله براسی هێشتا خەڵک دێن بۆ دەنگدان پرۆسەکە بەردەوامە وەکتو ئاماژە و پێکرد لە تەواوی ویلایەتی ڤێرجینیا لە کاتژمێر 7 ئێوارە سندوقەکانی دەنگدان داخرێت بەڵام بەپێی قسەکردن لەگەڵ بەڕێوەبەری ئەم بنکەیە تاوەکو ئێستا بە نزیکەی 176 خەڵک هاتووە بەشداری دەنگدانی کردووە وەکو ئامارەی لەبەردەست ئەوە 2030 کەس هاتوون دەنگیان ناوە بەپێی قسەکانی ئەو تاوەکو هێشتا ژمارەیەکی کەمماوە کە بێت دەنگ بدات دواتە ئەم بنکەیە کە
بەپێی قسەی بەڕێوەبەرەکە ڕازیە لەوەی کە دەنگدەر بە شێوەیەکی باش بەشداری تیا کردووە. یەکێک لەو حاڵەتانەی کە لێرە بەدیەکری ئەوەیە کە ئێشتا پرۆسەکە بەردەوامە لە پاشنیوەڕوویە تۆزە سستی بەخۆیەوە بینیوە، بەڵام بەڕێوەبەرەکەوتی لە ماوەی یەک کاتژمێرە 1000 کەس هاتوون دەنگیان داوە کە ئەوە حاڵتێکی زۆر سیر بوو، زۆر بەلایەوە سیر بوو کە بڵین خەڵکێکی زۆر بەو شێوەیە ڕویان کردوتە ئێرە. بەڵام وەک نەریتی ئەم هەڵبژاردنە هیچ کێشە و گیر و گرفتێک نەبووە. پرۆسەکە زۆر بە باشی بەڕێوە چووە وەکو بەڕێوەبەری بنکەکە ئاماژەی پێدا. هەتا نەهات بویار تۆ تشتێن نەباش نەهاترە ڕاگەاندن نەوسە؟ ببوورە باش گوێم لێ نەبوو؟ مگو حتا نەها بویارێک تشتێکی ئاریشەیە کێشەیەک دەرنەکەتی باوەڕ دەکەم. بڵێ تەنها ئەو گرفتە هەبووە کە یەکێک لەو خانمانی هاتووە بە شێوەی لە شێوەکان جلەکانی لەبەر خۆیان داکەنیوە و وەکو دژایەتیەک بۆ ئەو لیبرالیەتەی کەوا بڵین تاڕادەیەک بەربژاری سەرۆکایەتی کۆماریەکان تاڕادەیەک دژێتی تەنها ئەو حاڵەتە هەبوویش حاڵەتێک بووە کە زیاتر شێوەیەکی بڵین شێوەیەک دەربڕیم بووە کە ئەو خانمەویستەتی بەو شێوە دەربڕیم بکات. جگە لەوەش وەک بەڕێوەبەری بنکەکە کە قسەمان لەگەڵا کرد وتی لە کۆتایی کاتژمێر ئەو کاتە ئەزانین کەوا ئەم بنکەیە بە تایبەتی کۆماریەکان زۆرترین یاخود دیموکراتەکان بەڕاستی لەو پرسیارە ئەویش تاوەکو ئێستا نایزانێتکەوە چ لایەکیان بڵین لەم بنکەیە زۆرینن. باشە گەلێک سپاس هەفکارەمەی هەیە بەرزەنجی پرێز خوڵام ڤیرجینیا هەتا دەمێکێکن سۆر بوو لە نەها گوهریە ئەدی نەیە گوهرین بارە نەها بووە هەڵبژاردن داویدە باراک ئۆباما کاری بوو بکەشین وسا خویا پرسنامەیەک داوی ئاکتن داویژ بوی ئەوەیان نیشاندە تو گوهرینە لە ڤیرجینیای چاوە دشۆپینی خۆرت گەلک لێ پرن هیسپانی پرن کوژی وڵاتی دەرەوەهاتنە پرن و ترامپ gelek dijî wan axaftin çêkirin ji bo wî ez bawerim nizanim tavî ji bo wî Virginia eger bibe hêşîn. Temaşevanên hêja li hilbijartin Amerîkê me got pêncî eyat hene 48 ciwan bi sîstema yek û serkeftî hemî denga werdigire tene li du vilayetan Delaware û Wyoming ev sistem tuniye yani me gotu bû ku ev sistem ji gelek têrex nekirin Doktor Gundî jî mejve li Amerîkayê Doktor Kurmanc Gundî li belê li Tennessee Doktor ez hinek dixwazim tu jî şirove bikî sistema behempaya Amerîkî ya hilbijartine hinek tu jî me binirxîlî سیستما هەڵبژاردنە یا ئەمریکایە نە سیستەمەکە عادلە لوپۆل تێدا ینی مەجای هەندێک تێدا حیلە بهێتەکردن ساڵا 2000 مەدید ئالگۆر ئەکسەریەتی دەنگی خەڵکی ئەمریکایە بەر لێ ئەلکترۆل کاڵج ئەوێک و نوێنەری وان ویلایەتانن بۆ نمونە لە تێنسی مە 11 ئەلکترۆل کاڵج هەیە یعنی 11 دەنگ دەکەویتە سەر کۆی ئەو دەنگانەی و کاندید دەشێتن بباتن بۆ ئەوەی سەرکەفتی بیتن لە ئەو حالەتەوە کردیەک و ناعەدالەتی لە بەرامبەر ئەو خەڵکەی و دەنگ دەداتن بۆ کاندیدێکی بۆ نمونە بۆ هێلەری بەڵام لە تێنسی لەوانەیە ئەلکترۆل کاڵج بۆ دانەڵد ترامپی بچیتن دوو ویلایەت لە ئەمریکای حەلی ئەو مشکلەیە کرینە یەکیان نیبراسکایە ئەوی دیکەیان ویلایەتی مەینە ئەوان پرپۆشنل ئەلکترۆل ڤۆتیان هەیە ئەلکترۆل کاڵج ڤۆت ئەویش ئەوەیە ئەگەر لە 160 خەڵکی بۆ نمونە لە 160 خەڵکی دەنگی بۆ هێلەری بداتن ئەو ئەلکترۆل کاڵج بە نسبەی لە 160
بۆ هێلەری دەچیتن یەدی بۆ داناڵد ترامپی دەچیتن نە ئەوەیەکو ئەوەی بە یەک دەنگ هەمی بە یەک دەنگ زێتربی لە بەرامبەرەکەی هەموو ئەلکترۆل کاڵیژی بباتن ئەم پێم وایە ئەگەر ئەمریکا وەکو نمونە ئەو دوو سیستەمی ئەو دوو ویلایەتە بکاتە سیستەمەکی گشتی عەدالەتی زیاتر تێدا بیتن بەرامبەر بە دەنگدەرانی تاک ئەو تاکانەی کە دەنگ دەدەن دەنگەکەیان ناسووتێتن لە هەر حاڵەتێک ببیتن ئەو دەنگە لە بۆ کاندیدەکەی وان دەچیتن مەخابن هەتا ئێستاکانی ئەمریکا درێژەی بۆ شێوە دەنگدانەدایەوە و ترادیسیۆنەی کە لەوەتای لەسەری دروست بووە بەکاری هینایە تا ئێستاش بەکاردەێنیتن مخابن بزانینێ کەنگی دێ مراجعاکی بکەنەوە و ئەو نمونەی ئەو مۆدێلی نیبراسکا و مەین بەکاربینن. دەخوازم جارێکدن ئەم بەرەخ بدنە نیویۆرکێ باژێرە نیویۆرکە دکتۆر کەمال سلەیمانی گەوادر کانی خۆڵام گوت کو سەدەما گۆهارینە ڤیرجینیا ئەم بوو گەنج خۆرد گەلەکەن کۆچبەر گەلەکەن ئەو ژی گوتینن ترامپ gelek nerazî bûn xwe nerahet dibînin. New-York jî yek ji bajarên herî pir çandî ya Amerîkaya yan bê jî li seranser cîhanê çi dijî New Yorkê mirov dikare bibîne. Tu ev gotina tu ji Trump ev retorîka ku Trump kar aniye çawa dibîne. Eger mirov bexe çerçeveyê hilbijartinê de li New Yorkê ev baştir dê dîtin. Yani tu çawa dibîn dixwaze çawa birixînî gotinên Trump mesajek ku vî dane. بله دیارە نیویۆرک بە شێوەیەکی تەقلیدی یا سنەتی زۆرتر تا ئێستا ئەکسەرەن بە دەنجی خۆیاندا بە دموکراتەکان بەڵام بۆیە لە هەر حاڵەتێکدا ترامپ لە نیویۆرکی شانسی زۆر کەمە بەڵام ئەو قەزیەی مەسائلی مەسەلەی ڕیسیزم و نەژاد پەرستی و دژایەتی لەگەڵ غیری سپی کە دانالد ترامپ کردی یەکێک لە بەڕاستی شعارەکانی هەڵبژاردننی خۆی تاسیرێکی شوێنەوارێکی زۆر زۆر خراپی هەبووە لەسەر خەڵکی ئەفریقایی ئەمریکایی لەسەر مسلمانان لەسەر هیسپانیکان یا ئیسپانیۆلان وانە بە ینی زۆر کەس بە حەق یا بە ناحەق هەز بە مەترسی دەکەن و بەتایبەت کەسانێک کە سپینین و ینی ئەو نیگەرانیان بۆ پەیدا بووە کە وەختێک دانالد ترامپ ببێ بە سەرۆکۆماری ئەو وڵاتەی چ شتێک ممکنە چاوەڕوانیان بکە و بەتایبەت ئەو دژایەتیوی لەگەڵ ئەو خەڵکانێک کە لە وڵاتە مسلمانەکان ڕادێنەوە بە شێوەیەکی گشتی ئەوانەی بە کەسانێک کە لە منتیقەی تۆریزمەوانە ڕادێن ترسێکی گزار زۆری خستۆتە ناودڵی ئەو خەڵکانەوە بەشێکی زۆر لەوانە بۆیە بە ئاسانی حازرن بە دەنگ بە دانالد ترامپی بدەن دیارە زۆر کەس دانالد ترامپی وەکە کەسێکی دژ بە ستاتیسکۆ یا ئەو وەزعی کە ئێستا هەیە دەزانێت بەڵام نەیتوانیوە لە ناو غەیری سپیدا بەڕاستی تاسیر دابنێ شوێن دابنێ بە تایبەتی بە بەکارهێنانی ئەو زمانەی لە دژی ژن و لە دژی ئینسانی غیرەسپی تەماشاوان دەڵال ئەم هەر لە نیویۆرکێ دمێنن نەهاژی هەفکارەمە هەرۆ زەنگەنە لەگەلمەیە لە نیویۆرکێ ئەوە درۆژن ناوەندا کامپێنان دشۆپینە هەم کامپێنە کلینتنە و هەمژیە ترامپ لە نیویۆرکێ هەرۆ نیویۆرک خۆ چاوە ئامادە دکە شەوە هەڵبژارتنەیە ئالیەک ژبان ئالیان بەلکو ئاخفتنە سەرکەفتنە بکە ئالیە دێنجی نێدیارە ئالیە تێکچونە بکە نەکە تایبەتە مرۆڤ ئاتمۆسفێرە نیویۆرکە دەست بکە چاوا دەبێن کۆڵانای دوگەری بەڵێ ڕۆبین ئەم کاتت باش سەرەتا کە لە نیویۆرکی ینی بەڕاستی هەست بە جەوێکی هەڵبژاردنەکەی ینی سەر لە بەیانی دەنگدانەکە زۆر نەبوو بەڵام لە دوانی وەڕۆوە لە بنکەکانی دەنگدان خەڵکێکی زۆر زۆر ڕاوەستا بوون خەڵکێکی زۆر لەوێ بوو لە تایم سکوێر ڕۆشتمە ئەوێ هەر کێم ئەبینی گەنجەکان هەمویان با بڵین شتێکیان لە قەت بوو کە نووسرا بوو دەنگم داوە وە خۆتەزانی نیویۆرک گرنگیەکی زۆر زۆری هەیە ئەم ساڵ بەتایبەتی لە کاتێکدا هەردوو کاندیدە سەرەکیەکانی هەڵبژار
هەڵبژاردننی ئەمریکا ئەمڕۆ لە نیویۆرکن و ئەم شەویان با بڵین وتاری سەرکەوتنیان پێشکەشەکەن و یاخود وتاری ئەوەی کە پەسەندی ئەەکەن ئەوەکەی تریان سەرکەوتنی بەدەستهێناوە جا نازانین جارێ چۆن ئەبێ بەڵام لە ڕابردوودا بینراوەکە دیموکراتەکان زیاتر پێگەیان بەهێزترە لە نیویۆرک و بەپێی ڕاوەرگرتنە گشتەکانی ژوا دیار بوو دیموکراتەکان لە پێشن بەڵام جارێ 100% نازانن چۆنا. Yani bername hin ne diyare her du ali ve çıbıkın işem ne diyare o tiştedin ji bajervaniye şaredariye New York her car tişten taybet amade dike piroz bahi dixemline avahiyen direş dixemline tişte olsa dibini ku ev gringidane hilbijartine tişten sembolik بەڵێ بێگومان گرنگیەکی زۆر زۆری پێدراوە و هەروەها لە بابلین لە سەرانسەری نیویۆرک گرنگیەکی زۆری پێداوە و هەروەها جەماوەری هەردوو لە ئەم شەو لە تایم سکوێر کۆ ئەبنەوە لە بابلین بۆ تەماشاکردنی یاخو بۆ چاودێریکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن. gelek spasite dikin hevkarê me hero Rahîm ji New Yorkê rasteqa bimere em carekidin herin Floridayê Dr. Remzî dixwazim vê pirsel te bikim doktorim dişeker bandora Marco Rubio hindavkirina bîye berbijariye çawa tesirê karîgerek çawa li komariya kiriye gelo kesên ku deng dane wî bi heveskarî dengê xwe didin komariyan yan jî bo Trump karkirina kampanyan meşandine yan ne? Mesela Rubio bu aloz bu. Bere bi Trump ra li hevdû nekirin li dijî Trump çû û dûra jî bi Trump re çû û niha jî alîkariya Trump dike lê tiştekê çêbûn û tiştekê Rubio ji berê de jî gotibû gelek kesên ez dibêjim ji 5 salî zêdetir kêfa wan jê re nehat. Niha mirov li Florida binêre Florida gelek însanekî li vir dijîn çi dibêjim jê re însanên zêdeyî 5 salî ne gelek însan ji wan heye ewana jî bi Rubio niha pir neqayilin ji Rubio çawa bibe nizanim Hispanik ji Rubio İspanyoleke ege didin Partiya Republican GOP ji Rubio hez dikin li ege kesenge ne Hispanik kesenge gewr ji Rubio êdî navbera wan Rubio pir ne baş e dibeke Rubio divê hilbijartinê de dernekeve. باشه gelek spas niha jî em berxwe bidine qesra spî ew avahiya mezin ku mevandariya serokê Amerîka dike seroketiya Amerîka dike piştî çend saetê din xwediyê ve malaya nû diyar be niha hevkarê me Aso Cabbar li ber qesra spî ye ku em li gel wî jî biaxivin Aso. Yes. Am katet baş. Belê. Balê. Aso ev niha li pêş qesra spî Balê. Çi giringe hilbijartinê heye yani belku carekê jinek bibe yani ez dixwazim hinek tu basa pêşbirkê îşal bikî ya vecare bikî. Balê. بەڵێ زۆر سپاس ڕۆبین هەڵبەت ئەم کاتتان باش هەڵبەت زۆر گرنگە ئەمڕۆ ژنێک لەگەڵ ڕکابەرێکی گەورەیە کە دۆناڵد ترامپە کە هاوکات هیلاری کلنتنیش ڕکابەرێکی زۆر کاندیدێکی زۆر بەهێزە لەم هەڵبژاردنەیە و ئەمە زۆر گرنگە پێش چەند ساڵێک کە ئەفریکایەکی ئەمریکی ڕەشپێسێک لە وڵاتەیە هەڵبژێرە دواتر ئێستاکە ژنێک لە لێوارەکانی هەڵبژاردنایە ئەمە زۆر گرنگە بۆ ئەمریکا و ئەم بۆ ئەمریکا هەڵبەدەم هەڵبژاردنە بایەخێکی زۆر گەوری هەبوو لەبەرەوەی بایەخدرا بە کۆمەڵێک بابەت و پرس و دۆسیی زۆر گەورە ئەو دۆسیانەیە کە بریتی بوو لە دۆسیی کۆچ بۆ نمونە لە دۆسیی مەسەرەی فلە کورتوری لە وڵاتەیە دۆسیی ڕاسیزم و نەژاد پەرستی لە وڵاتەیە هەڵبەت هەموو ئەمانەی کە لە ڕووی یاسای و لە ڕووی کۆمەڵایەت و لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی ئابووریەوە بایەخێکی زۆر گەورەیە بۆ هاوڵاتیان بە تایبەتی ئەگەر ژنێک هەڵبژێرێ لەم بۆ یەکەم جارە بێ ژنێکە بێ بە سەرۆکی ئەمریکا کە ئەمە بایەخێکی زۆر گەورەی هەیە بۆ ئەمریشەکان هاوکات ئەگەر ترامپیش هەڵبژێرێت ئەمە زۆر جیاوازە لەبەرەوەی ترامپێکێکە لە سەرمایەدارەکانی ئەمریکا و کەسێکی سیاسی نییە بەڵام سەرمایەدارە ئەمەش بۆ خۆی جیاوازیشی گەورەی ئەم هەڵبژاردنەیە کە تاکو ئێستاکە بەڵێ ڕۆبین. گاهیان تێژێ
نهاجة بدن ميشيغان ايالت ميشيغان ميشيغان جي يك جوان ايالتنا كو جوهرين باره هفكارن ما بنكدين ميواني ميشيغان جي جريدن ميوانك مجلبور بچكو كامبين ترامب حتى درنجة شباب اللي بدره بو كوماري جلك جرينجي ددن في ايالتي اما ريب شباب بدره بزانن بريكم هرنا بدره براز خلام اف میوانن مکو نها تو دی بی سی گلک باجارا گلک جیادا آگاهی دستینن حتی ها چاوا دبینه ام نرینه کتن چاوا دبینه الامریکا ایدا زیاده انسان اویا خو ناده ام بیجن صدی 55 صدی 6 نوک اروپایی نوک ترکیه نوک روجلات ناوی ام بیجن صدی نوت صدی نوت دو صدی نوت 5 گلک انسان اوکن ام بیجن دیویژن سیاست روشام ناگوهرینه ام جی خنادن وی هل بجارتنی دا زیاده بو ای daha زیاده به باشه آلیگران ساندرز نه خیدینه یعنی از باوری من اول ما رولشتره خید yani ده بجارتنم بیاره ده آلیگران اوباما انرژی آنی بون دینامیزم آنی بون اول کلانا بون دوچون برمالا دەستپێکە دا یا سندرژی هەبوون یان تو باوەردەکی کە ئەوە خەیدنە ماڵن دەرناکەبن دەرنەکەتنە ئێکو ئالیکاریە سندرز دەکردن ئەو ji ترامپ دەترسن ئەو ji ترامپ حەس ناکەن ji بۆ خاطر ئەو قەس ji ترامپ حەس ناکەن ji بۆ وی ئەبێ ئەوە خۆ بدەن کلنتن یان ئەو کەسرا دیسا هاتن بەشدار دەبن بس تشتكي ديجي هي تشتكي دنيجي ايكو انا امبيجن بيكارن ايكو نتشونا ايتما وان زيدا ننا نتشونا امبيجن ليسي يونيفرسيتي او قالك عصابينا او قالك امبيجن براني وانجي هندري امريكاي او امبيجن كاري وان كيمبويا يعني كاري وان تنبويا امبيجن قالك فابريقا تشونا مكسيكو تشونا امبيجن اسيا تشونا افريقيا او ده زیاده رای خود دادن ترامپ یعنی برای فقیر رای خود دادن دموکراتا آنا زانبون رای خود دادن دموکراتا فقیر اکو بلن کسین یعنی بلا اوکن فقیرن او دادن ترامپ لناشفيل دكتور كورمانج قندي هل بجارتن لامريكا روجا ناف هفته تكرن روجا سيشم باقي منك ابجي تايبت من ديگه جدايا لگلك بلاتن جهان داوي هفته بتلانه هم ولاتي ناچن کار للور گلک کس یا بری کوورن کار سبزو یانجی پشتی پنجا دیچین کار yani evci sedeme ko biraz xulam dibece beştar bun keme tu hebuna seçme çavadı bini سێشەم وەکی ترادیسیۆنە هەڵبژاردینە کولەوەی ڕۆژێ لە یەکەم هەفتەی سێشەمی هەیوان نۆڤێمبەرێ خەڵکی ئەمریکای دەنگی خۆ دێدەن لێ لەمەڕەوەی و پێشی شۆلێ یا پشتی شۆلێ هەمی ئیمپلۆیر هەمی بزنس قانونان مکەلەفن و بناوعکی نەرمی چێ بکەن لەوێ ڕۆژێک و ئەوان ئەو کارگەرێت وان ئیمپلۆید وان بشێن بچن دەنگی خۆ بدەن و بزڕنەوە سەر شۆلێ خوا مۆزوعی شۆلی مۆزوعی دەنگدانێ لە ئەمریکای بۆ سەرۆکایەتی لە هەر ڕەهەندێکی دیکەی دەنگدانێ گرنگترە و خەڵکی ئەمریکاشی بە شێوەکی گشتی بایەخێکی یەکجار پێدەداتن بۆ نمونە هەڵبژاردن لەسەر ئاستی ستیت هەندە زۆر بایەخی پێناداتن خەڵک بەس وەختێک دێتە سەر هەڵبژاردننی سەرۆکایەتی خەڵکی ئەمریکای لەسەر تاسەری ئەمریکایە ئەوانەی و دەنگ دەدەن ڕێکی وەدبینن ئایا پێشی بچنە شۆلێ زووتر دەچن یان لە وەختی لەنج و ئیسراحەتێکی وانەیە بەشی ناخواردنایە بچن دەنگی بدەن و بزبڕنەوە هەتا ئێستا کە نەبیسترایە و مەوزوعی شۆلێ بوو بیتە هەمپەرێک لە پێش دەنگدانی خەڵکی و بەرهەندێژی ئەو ڕێکە وەکی خۆڤەکرینە گۆڕانێک بەسەردا نائانینەک و قانونەکی دیکە سێ بکەن بێژن لەوێ ڕۆژێ گەرەکە تعتیل بیتندا خەڵک هەمی بچن دەنگێ خۆ بدەن وەلێ کرینەک و نەرمیەکە بیتن لە وەختی شۆلێژی بشێن بچن دەنگە خۆ بدەنە سەرۆکاتی نها هفکارن ما هول دادن کو میوان ما گریدن نظرم هرنه کجان اجبر کو میوان ما جگلکن و آوای که زنده ام و برنامه تیرین پیشوا تماشا بارن دلال لوماجی جارنا راگهاندره ده
ez dixwazim herim New-Yorkê carekê din Dr. Kemal Süleymanî ev her du mêvanên me davî hinek behsa beşdarbûna kembûnê beşdarbûna kir. Dr. Gundî jî got yani ev ne bahane ne mazeret ji ber ku hikûmet karsaz reddidin. New York jî gelek xwendekar li hene. Yani bajarekê xwendekar hene gelek her derê ew tu bixwe jî nav akademiyayê de ye. Yani sêşembûna roja hilbijartinê bandoreke çi rengî ser rêjeya beşdarbûnê dike bi nêrîna te? من لەسەر باوەڕم هەروەکوکانی باسی کرد کە تۆزێک نوعێک ئەلیتیزم یا گرنگیدان بە بەشی ئەلیت و ئەوە لە بیر و باوەڕی سیاسی ئەمریکاییدا هەیە و ئەو شتەیە لە خودی مەسەلەی هەڵبژاردنیشدا دەردەکەوێت تاوزێکێ بزانم لە هەموو دنیا یالانی کەم لە زۆربەی وڵاتەکانی دنیاە یا ڕۆژی هەڵبژارتن تعتیلە کەس ناچێ بۆ کاریان لە ڕۆژی تعتیل لە بەڵام هەز بەوەی دەکرێت حتا لەو بە شەشدا بەتایبەتی ئەو شێوەی بیرکردنەوەی سیاسی و حکوومەتی ئەمریکای گرنگجێکی زۆر بە ئینسانی کە کار دەکا ئەوانە نادا بەڕاستی بۆ دەخالەتکردن لە هەڵبژاردندا ئێمە ئەو شتەی هەم لە دموکراتەکاندا دەبینین و هەم لە ڕێپابلیکانەکاندا دەبینین ڕێپابلیکانەکان زۆر بە گشتی کۆماری خوازەکان متهم دەکرێن کە پێش لە ئەنواعی کاران دەکەن بۆی کە پێش لە ئەوەی کە خەڵکی بڵێن ئەفریقایی ئەمریکایی هیسپانی خەڵکی فەقیر بگرن و ئەنواعی فروفێڵ دەکەن مەسەلەن حتا خودی مەسەلەی هەویە و کارتشناسایی ئەوانە بەشێکەوەی ئەگەر چاو لە بکەین لە دموکراتەکانیشدا هەتا لە هەڵبژاردننی سەندێرزیدا زەختێکی یەکجار زۆریان خستە سەر ئەوانەی دیوە بەتایبەت ئەو سوپەر دەڵەگەت کە بە کوردی ئێمە دەتوانین پێ بڵێن کەڵەگا کەسێک کە لە کۆنگرێدایە بەقەت هەزاران ئینسانیە بە میلیۆن ئینسان دەسەڵاتی هەیە لەوەی کە چی هەڵدەبژێدرێ بۆی کە ببی بە کاندیدی چه حیزبێک ئەمن لەسەرەوە باوەڕامیانی شتەکەم زۆر لەسەر ئەساسی خوێندنەوە لێکۆڵینەوە نییە بەڵام ئەمن لەو شتێشدا ئەو ئەلیتیزمە و ئەو بایخیدانە بە خەڵکی گشتی لە مەسەلەی ڕۆژی هەڵبژاردنیشدا دەبینم بەێت تەماشەوان نەجات هەن خاڵێن گرنگ جارەکردن دەخوازم بێژم 435 ئەندامن جواتە نونەران یا کۆنگرس ئەمریکی هەیە ئەو 435 لەگۆڕ نیفوسا ئەیالەتە تە دیارکردن وەکی میراک کالیفۆرنیا 55 کورسی هەنە جواتە نونەراندا تەکساس 38 نیویورک 29 فلوریدا 29 ئیلینۆی 20 پەنسیلڤانیا 20 ئەو لەگۆڕ هەژمارە نیفوسا تە دیارکردن ئەو دوگەهرە هەر لەگۆڕ سەرژمارتنە ئەو هەژمار دوگارە هین ئەیالەت هەژمارە کورسیا خواهد زده دبن کم دبن لی سنتو ج 100 کورسیا پکته و هر ایالت تبی کو بچوکو مزن هر ایالت خودان دو کورسینه یعنی نیویورک جی دلاویر جی کالیفرنیا جی وایومینگ جی دو کورسی هنه وکی برزکانی جی گوتو بو او وکی سیستمی که پاراستنه کو جدا کردن دستورات سروریه جدا بکه یعنی ایالتی که مزن خال سر ایالت بچوک فرض نکه اف سیستمک هاتیه دامزاندن اف جی خالکی دنیا سیستم امریکایی کو ام دخوازم لگل و پار و بکن نهاجی ام بلو خبر المباسه کالیفرنیا کر که خودی گلک هری زده یا نهاجی المبانک مهیا لبر دکتر آزاد مرادیان لکالیفرنیا لوس آنجلس دکتر مرادیان تو چه خیراتی برنامه ما او کاتتان باش زور سپاس دوی که او فرصت دادن رخصانی و بایم گلک سپاس کالیفرنیا مگوت يعني نونر هر مزنه تبي كو كاليفورنيا وكي ديمقراط زانين يعني رنگه بدياره ل چه دكاري لگن ما پارو بكي كاليفورنيا بچ اوای كتناب هلبجارتنا كاليفورنيا چه فكره لا كاليفورنيا هر وك خوتنا ماجتن بكرد لميجه لسالي 1970 بمدو كاليفورنيا وكو ولايتي كي شين يا ولايتي كي دموکرات شوی لیکرد و لهمو کاتکان دا تنیا شاید لسال ام سالانه فقط لیک کاتل لدورانی ریگانه زور بینی دنگکان به طرفی کماریکان هست شو بلام لنهایت دا دموکراتکان چاو لکالیفورنیا وکو ولایتی که خوی اندکن
ئەمساڵ تەنیا کالیفۆرنیا هەروەکە ئاماژەتان پێکرد 55 ئەلکتۆرال ڤۆت یا بەساو ئەنجومەنی گشتیەکە دەبێت وڵایەتی کالیفۆرنیا بینێرێتە ناو کانگرس و بینێرزە ناو سێناوە 55 دەنگی هەیە و دەنگێکی زۆر مەزنە لە هەڵبژاردنەکانی ئامریکایە چاودێری دەکرێت کە هەروە کە ئاماژەم پێکرد دموکراتەکان لێرە سەر بن و دموکراتەکان بتوانن سەرکەون هاوکات لەگەڵ مەسلەی هەڵبژاردننی سەر و کۆماریشە لێرە چەند پۆسی سێنا و کانگرسێ کە گرنگە بۆ وڵایەتی کالیفۆرنیا وەکو هەڵبژاردننی سناتۆرە کە هەروەها سەنات کانگرسمنێکە وەکو براد شێرمەن کە دەبێت دووبارە بگەڕێتەوە بۆ کانگرسی ئەمریکا و زۆر یەک لەو قانون و یاسانەی کە دەبێت لە وڵاتەیە چاوی لێ بکرێت کە ئەگەر دەنگ بە تەرەفی بەشێکی لەوانە بدرێت لە نێو خودی وڵایەتی کالیفۆرنیایشە لە سنا و کانگرسی کالیفۆرنیایە کۆماریەکان ناتوانن دەنگی سەرەکی و هەرە زۆریان ببێت هەروەکە ئاماژەم پێکرد کالیفۆرنیا لە مێژە وەکو وڵایەتێکی دموکرات چاوی لێ دەکرێت کالیفۆرنیا ژێ دکتۆر ئازاد باس دکە کالیفۆرنیا دەخەزیشی بێژێ هەر تەویکە دموکراتە هەنە کەس رێخنە دکن دبێژن ئەو ئێوالەتی کونها نەگۆ هەرین بارە نە سوینگ ستیتن یانی بێمانانە ئەم چما هەموڵاتیان بێ دەرە رێخنە دکن و دەنگێمە نایە ژمارتن هەر تشت هەیە 10 فلۆریدا نورت کارۆلاینە لەڤر دقەدە یعنی تو ئەگەر تو کالیفۆرنیا بی یان ژلوان ئەیالەتە بی و نە سوینگ ستیت تو چی بێژی بستم یانی نەحەقی تو نەگەلم ڕاستە جارنا هەندێک ئەو دکن رەخنە دکن دەبێژن چما وسایە لێ ئێکو سیستەما ئەمریکای دانین نەخواستن دەمەگۆک بکەون پێشیە خواستن را هەر جی دەگەراوی هەبە ji bo wî sê saetî firqeye em bêjin saet ana hefta li vir tinikariyên dê oyê bidî li Kalîforniyayê sê saetê dinê te dikarî oya xwe bidî lê ti binêrî dîroka dinyayê da tu dikarî vê jî Amerîka nêzîkî 130 sal e em bêjin 45 hev serok helbijartiye sîstemekî daniye wisa xira nabe em bêjin li Fransayê 100 salî carkî Cumhuriyetekî nû heye em bêjin li Almanyayê Cumhuriyetekî dinê heye em bêjin li İtalyayê carna em bêjin hikûmet tune ye li Belçîkayê serok tune ye yani Amerîkî bi xwe dibêjin sîstema me kêrê me tê ji bo me baş e yani ne ew kin ne ew qasdê de rexne nakin Dr. Kurmanç li Nashville yani Amerîkê wisa dibêjin gelo tu hevbîrê li gel birêz xulam ببوورە من باشگۆداری کەکەکانی نەبیت وەکی میراک تۆ دکتۆر ئازاد تۆ لۆی نەشویلێ ئەو لە کالیفۆرنیایە لە هەڵبژارتن تێ 10-12 ویلایەتێدا داوی دەبە هەنە کەس دەبێژن و دەنگدەرێن لە وان ویلایەتە پرانی ئەمریکا دەنگێ وان بێ تەیسیر ناکە یعنی تۆ بلێ کالی خوڵام دەبێژن نا سیستەمێک وسا ئافراندنێک و سیستەم خەڵکە دڕێوە دەبێت سیستەمێکی باش دمەشە نەخۆ سیستەم هەتان و کە شۆڵ دەکاتن هەر سیستەمێکیژی شۆل بکاتن یعنی باشە مۆزوعی دەنگدانێک و تو دەنگی دەدەی دەنگی تە حسابە لێ هەندە جاران وەکی منبەرێ ئاماژە پێکرد دەشێتن بکاربێتن بۆ حیلەکردن وەکی ساڵە 2000 هاتەکردن وەکی دی پرێزیدنت ئۆبامایە وێ ڕۆژگی بەحسا دەنگێت خۆت کردەگۆ هەر لە هەرێمەکی دەنگدانێ بە چەند دەنگێک بە 3-4 دەنگی ئەو هەرێمە بریە دەنگی خەڵکی حسێبە لێ بەو سیستەمەی و چێکرینە ئەگەر بوێن حیلەکی بکەن وەکی ساڵە 2000 کردن دەشێن بکەن دەمەوێ تشتێکی دی بێژم لەوەی و دکتۆر سلێمانی ئاماژە پێکرد لەسەر مۆزوعی ئیلیتیزم سیستەمی یاخود ذهنیت و فەلسفەی ئیلیتیزم لە سیاسەتی ئەمریکایە لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو کۆتایی پێهات وی وەختی بوو و دەگەڕاوە ئەوش دەگەڕاوە بۆ سەردەمی تامس جێفەرسن و ئیلیت ئەو بوون و پراپەتی هەبوون ئەو ژی ئەو وەختی خەڵکی بەس سپی بوون سلەیڤ هەبوون کۆیلە هەبوون پراپەتی ملک هەبوون ئەوان دەشیان دەنگی خۆ بدەن لێ لەگەڵ دەنگدانی ژنکە
و ئازادکردنی ڕەشا مۆزوعی ئیلیتزم کۆتایی پێهاتیە ئەو ڕوو قانونی دەنگدانی ئەمریکایە لەسەر هەر کەسە هەر تاکە و هەر دەنگە شۆل دەکاتن. خەڵکەکە ئەو جارە دەبینی هەندێک لەوان هەندە عیلاقەمە نینە بێنە دەرێ دەنگە خۆ بدەن لەوەی و باوەڕیاوان نە بە هێلەریە نە بە ترامپیە لێ لە هەر حالەتێکی سێ گروپی دەنگدانێ هەنا دەنگدەرا هەنە لە ئەمریکای ئەوجار یەکێکیان لە دژی هێلەری دەدەن لە بۆ ترامپی یەکێکیان لە بۆ ترامپی دەدەن لە دژی هێلەری دەنگدەرەکی دیژ هەنا بۆ پاراستنی میراتی ئۆبامایە دەنگێ خۆ دەدەن و ئەو دەنگ بۆ کلینتنی بۆ هێلەری دەچیتن. ئەو مەوزوعش هەردووک لەوان وەکی دکتۆر سلێمانی ئاماژە پێکرد زێتر کۆماریەکان مشکیلە ساز بووینە لە ڕابردی و نەهێلن بەتایبەتی ئەو منتیقانەی ڕەش زێرتێز ڕەش زیاتر تێدانا بچن دەنگێ خۆ بدەن بەس نوکە ئەو ساڵەکە حکوومەتی فێدرال چاودێریەکی بەرفرەتر چێکیریە و خەتی دەنگدانێ لە هەر ویلایەتێکی دکتۆر نەها مەهرن هەفکارێمە بەلەن ساڵێ هەیە نەها هەنێک باسە کۆنگرس ئەمریکیش بکەن ئەوژ نەها ڕاستەخوا بمەرایە دەبێ بژاترێدا کۆنگرس ئەو سەنەتجی گرنگە دخوازیشی بەجێکێکە بەلەن سەروان بێگومان کاکی ڕۆبین هەڵبژاردنێکی ئێژگار گرنگە بۆ کۆنگرسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی بۆ سیناتی ئەمریکا لە کاتێکە ئەو ئەندامانەکە ئاڵوگۆڕ دەکرێن وەکو پێشبینی دەکرێت ئەوەی کە باز دەکرێت بە تایبەتی لە میدیاکانی ئەمریکادا کۆماریەکان دەبنەوە زۆرینە لە کۆنگرێسدا ئەمەش گرنگی خۆی هەیە بە تایبەتی بۆ دەستنیشانکردنی دادوەرەکانی دادگای باڵای وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. ئەم گەلێک سپاسیە تەژ دکەن بەلەن ساڵە بۆ هەفکارەمە ئەوژ لەگەڵ مە بوو نەهاژی هەدی بەر بداویە بەرنامە بەتەن نەها برس خوڵام برنامه مجه داوید به مهیوی دارم که دلت بود دلت تماشاوان میشه برنامه که زنده بی آوایی گفتن تا داویج ام ورگرن تو چی پیش میره که چند ساعتی پیشی ام لگور تخمیناته انجام که چه ودر که والله قال امریکا بریاری بده معرف نزانه حالی حاضر دویژن مسز کلینتون او پیش دایه ل معرف حتی 3 ساعت دینه لازمه بسکنه باشه دکتر آزاد مرادیان گفتن تجرب باشه بکنی پر بکنی برای برنامه بگیرن گفتن تداویج ام ورگرن هر وقت کانیش شری با مسئله کرد جار زوا او ولایتانی که لولایتانی روشالاتی امریکان یک تا لصدی دنگ درکان که دنگکانی خنیاوتو هر وقت پیش بینی دکرد لو ولایتانی رنگ به طرفی کماریکان هست و دنگی آقای ترامپ زیاتر بود بلام پیش بینی کان او کارانی که اتای سکرا و لسر پولگرتنی یا لسر سروایی های که گیریاوا زیاتر دنگ که به طرفی خانمی کلینتون هست بلام پیش بینی نکرد تا کاتی که به نهایتی خود بگاد و همیشه دبیت بیستین تا 3 تا 4 ساعتی که باشه گلکس دکتر گوندی تجرب پر بکنی کرام خواهم بریم برنامه بگیرم پر بکنی بچیتن بە حکمی ئەوەی زۆرینەی ڕەشا زۆرینەی هیسپانیا زۆرینەی ژنا زۆرینەی مسلمانە و بەشێک لە نێو خودی حزبی کۆماری و بەشێک لە قادەی لە سەرانی حزبی کۆماری نەک هەردەنگی خۆ نەداینا ترامپی گوتینە نادەنێ بەڵکو دژی ترامپیش ئاخفتینە و لە حالەتێکی ئەوە لە بەرامبەر ئەوەش دەبینی و ناحیەی ئۆرگانیزاسیۆنیژی ئۆرگانیزیشنی کامپینی یا ترامپی زۆر نامنەزەمبی لە بەرامبەر کەمپی هێلەری منەزەم بوو و کامپێکی زۆر بەهێزی هەبوو لەوانە لە بەهێزترینیان ئۆباما و میشێل بە تایبەتی میشێل وەکو خانمی یەکەمی ئەمریکایە شخصیەتێک و مەحبوبیەتێکی زۆری هەیە کو بەردەوام بە و لەو 2 هەفتەیە ڕابردوو هاتیینە دەرێ کامپێنیان لە بۆ هێلەری کردیە و لە هەمان وەختیش هێلەری مۆزوعی ترە باش و پەیامێکیژی باش
باشه gelek spas temaşevanan denge Amerika temaşevanan NRT ile her dereke o de metemaşe dikirim gelek spas ya dikin biraz kani xulam Doktor Kulmanj Gundik Doktor Kemal Süleymani Doktor Azat Muradiyan Doktor Remzi Şeker o hevkarin mekro cengcen Washington ile Virginia ligel ve bun am hevidarın ko bername bedele ve bu hilbijartilen dirokiyen Amerika 2016 hevilda bedin peşiye ve çem demjin berindin disa bernamek mehebe hem hevkarin denge Amerika evar baş